دوای بڕیارێکی وەزارەتی ناوخۆ خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل لا شاری هەولێر بۆ جاری دووەم شەقامی 100 مەتریان داخست و داوایان کرد پێداچوونەوە بە بڕیارەکە بکرێت. تۆ عقدێکی کۆنت پێ ئەو عقدە کۆنە هیچ ئەولیاتێکی نە لە وەزارەتی ناوخۆ نە لە دارەی مرور نییە. ئەو عقدە کۆنە دەبەی ختمێکت بۆ لەدا بە 25,000. دوای ئەو بەناوکردنە تۆ لە برای خۆت سیارە دەکڕی، لە کەسێکی نزیک خۆ سیارە دەکڕیت، پێویست دەکات و عقدت هەبێتن. زەرە لە هەمووی دەکاسمیان نامینێ کاکە. سارێ 6-7 میلیۆن بەلێدەی دەدەین. 2 میلیۆن کارەبای دەدەین، زەریبەی دەدەین، حەقی مهنەی دەدەین، حەقی خاشاشی دەدەین، حەقی ئاو کارەبای دەدەین، ئێ باشە چ بکەین؟ ئەوەش نەبی دەویدانیشی قەپاتکەن و تەواوکات. کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دەبێت لە ڕێگەی گرێبەستی ئەلیکترۆنیەوە بێت. خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل دەڵێن سەرباری دەرکردنی ئەم بڕیارە چەندین ئاستەنگ و گرفتیان لە بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر بۆ دروست دەکرێت لە پشکنین و تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانیان. سارە هەیە دوو سارە هاتیە لەسەر یەک نوقتەی شاسی ئەتو ئەو سۆنەرەی ئێستاوە لە ناو مرورت دانایە دەلەسە حدودی دانێ لەسە حدودی دانێ و سارە داخل نەبی سارە هەیە 20 وەرەقە گومرجدا 30 وەرەقە 40 وەرەقەیدایە و ێساش نەرقەم ناکرێ سەدان برێنە مشکلە پیا بۆ لێرە لەسەر کابرا سیارەی بردیە گەراندیتەوە ڕسومات 110,000 بەناوکردنی سیارە بابی کاتە 45,000. ئێستا ئەمە ئەڤنە ئەپارەیە دێن ئیمەعرەزی یەکەم ئیزارە زەریبەیە پارەی کارەبایە پارەی ئاویە پارەی تابلۆیە پارەی زبریە پارەی مۆلیدەش ئێستا ئەڤنە ئەپارەیە دێن. با ئەلیکترۆنیکردنی گرێبەستی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بڕیار بوو لە سەرەتای ئەم ساڵکاری پێ بکرێت، بەڵام وەزارەتی ناوخۆ بڕیاریدا لە ناوەڕاستی مانجی ئازاری ئەم ساڵ بە تەواوەتی کاری پێ بکرێتن و هەموو ئەوانەی دەیانوێت مامەڵەی گۆڕینی خاوەنددارێتی ئۆتۆمبیل بکەن دەبێت گرێبەستی ئەلیکترۆنیان لابێتن و خۆیان تۆمار کردبێت. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.